بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. قيشتنا آيات السيزدي سورة غافير لو آتجدا خواهي قبرا باسی بەڵگە و نیشانەکانی خۆی دەکات کە چۆن بۆ بتپەرستەکان ڕوونی کردوتەوە، بەڵام ئەوان گوێیان لە بەڵگەکان یا لە نیشانەکان نەگرتووە یا سەیری ئەو موعجیزە و دەسەڵاتانەی خوای گەورەیان نەکردووە کە لە کەوندا خوای گەورە دروستی کردوون. ئاەتی پێشتر فەرمووی بتپەرستەکانی مەککە خوا بۆیە سزایدان یا کەسی بێباوەڕ بۆیە سزا دەدرێت لە قیامەت لەبەر ئەوەی کە بان کرابن بۆ یەکتاپەرستی و بۆ خوا بەیەکزانین. هەمیشە ئەوان لە زیاتی گوێڕایاڵیکردن شەریکیان بۆ خوای گەورە بڕیارداوە. کاتێک کە بان کرابن بۆ شیرک و تاوان و خراپەکاری، هەمیشە جوابی کەسە خراپ و خراپەکارەکانیان داوەتەوە، یعنی لە چاکەکاری و لە خواناسیدا تەمبەڵ و تەوەزەل بوون، بەڵام لە بە دەمەوەچوونی کەسە بتپەرستەکان و خراپەکارەکاندا هەمیشە حازر و ئامادە بوون. هەر کەسێک وەڵامی بانگەوازی خوا نەداتەوە، بەعەکسەوە خراپە و خراپەکاری بکات و بەدوای خراپەکارەکان بکەوێ، نەتیجەی لە قیامەتدا گومانی تێدانیە کە نەتیجەی خراپەکارەکانە، کە ئەنجام و نەتیجەی خراپەکارەکانیش شەیطان و ئەوانەشی کە شوێنکەوتەی شەیطانین دەسەڵاتدار بێ کەسەکە یا بێدەسەڵات بێ، مادام گوێڕایاڵی کەسە خراپەکانی کردووە، خوای گەورە لە قیامەتێ هەمووان بەیەکەوە لە جەهەنەم و لە دۆزەخدا کۆ دەکاتەوە و ئەو کاتەش کە دەخرێنە دۆزەخ وەکو باسمان کرد، هەمویان پەشیمانن، هەمویان ئیعتراف دەکەن، هەمویان خۆزگە دەخوازن کە خوای گەورە دەرفەتێکی دیکەیان پێ بدا بێنەوە دنیا بەشکم چاکە بکەن و خراپە بکەن. بەڵام خوای پەروەردگار دەزانێت کە ئەوانە ناخیان خراپە، ئەگەر خوای گەورە زیندوشیان کاتەوە فەرزەن جارێکی دیکەش ژیانێکی دیکەیان پێ بدا، چۆن خراپەکار بوون جارێکی دیکە لەوانەیە خراپەکارتریش بن. چونکە ئێستا ئینسان کە دەزانێت دەمری نایەوە دنیای هەر خراپەی دەکەی، ئەگەر پێ دوابێ خوا دەرفەتێکی دیکەت پێدەدا دوای مردنێ، بەبێ گومانی ئەو کاتە ئەوەی خراپە زۆر لە جاران خراپەی زیاتر دەکا. جاخوا دەفەرمێت هو یعنی خوا ئەوەی کە ئێمە دەیپەرستین، ئەوەی کە ئێمە دەبێ بەندایەتی بۆ بکەین، ئەلەذی ئەو زاتەیە، ئەو خوایەیە کە یوریکم یعنی پیشانی ئێوەی دەدا ئایاتیهی بەڵگە و نیشانەکانی خۆی. بەڵگە و نیشانەکانی خوا بەشێکیان فێر دەکرێن وەکو ئاەتەکانی قورئان. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆی خوێندوینەوە و بنووسین بۆی بەجێهێشتوین و بەردەوام بۆمان دووبارە دەکرێنەوە. هێندێک لە نیشانەکانی خوش کە لە کەوندان لە بوونەوەرداهانە خوای گەورە پیشانی داوێن، ئینسان دەکرێت بە چاو تەماشایان کە بە عەقڵ بیریان لێ بکاتەوە. وێ دەفەرمێ هو خوا ئەلەذی ئەو زاتەیە کە یوریکم کە پیشانی ئێوەی دەدا، دەکرێت بڵین فێری ئێوەی دەکات ئایاتیهی بەڵگە و نیشانەکانی خۆی. ئەوە یەک. وەیونەزیل لەکم و دێنێتە خوارێ بۆتان مینە السەمائی لە ئاسمانەوە ڕیزقەن ڕۆزی، ڕسق لە ئاسمانەوە تەوان بۆ کەس نابارێ ڕاستەوخۆ دەمت بکەیەوە و لە ئاسمانێڕا خواردنت بەدەمێدا بکرێ، وایە؟ یا کەس نەیدیوە تەوان لە ئاسمانێڕا نیسک و نۆک و گەنم و خۆراکەکان ببارن، وایە؟ بەڵام هۆکارەکانی ڕسق کە تەوان سەرەکیترین هۆکاری ڕسق بارانە، باران لە شوێ ڕادەبارێ لە لای ئاسمانێڕا، ئەوە یەک. و پاشان فەرمانی ڕسق لە شوێ دەردەکرێ، لە شوێ خوای گەورە ڕسقی بۆ تۆ دیاری کردووە، هەر لە ئاسمانەکان کە لەلایەن خۆیەوە تەوان ڕسقی بۆ تۆ دیاری کردووە، تۆ چ دەخۆی و چەند دەخۆی، چەندە ئیتۆیە و چەندە ئیتۆ نییە. بۆیە وەیونەزیل لەکم دێنێتە خوارێ بۆتان لە ئاسمانەوە ڕۆزی. بەڵام خوا دەفەرمێ وەما یەتەذەکەڕ بیر ناکەنەوە لە پند و ئامۆژگاری و نیشانەکانی خوا ئیلا مەن یونیب، تەنها ئەو کەسانە دەبێ کە سیفەتیان وایە کە عادەتیان وایە زۆر دەگەڕێنەوە لای خوا. وەما یەتەذەکەڕ بیر ناکەنەوە پند و ئامۆژگاری وەرناگرن لە بەڵگە و نیشانەکانی خوا ئیلا تەنها من ئەو کەسە نەبێ کە یونیب کە عادەتی وایە زۆر دەگەڕێتەوە لای خوا، زۆر پەشیمان دەبێتەوە.
هو الذي هو يعني خوا الله الذي أو ذاته كيوريكم پیشانی ئێوەی دەدات یا دەکرێت بڵێ فێری ئێوەی دەکات دەیناسێنێ بە ئێوە هەموو معناکانی ڕاستن ئایاتیهی نیشانە و بەڵگەکانی خۆی جامەبەستی ئاەتەکانی قورئان بێ هەر ڕاستە کە خوا پێمان دەناسێنێت و فێری کردوین لە ڕێی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم و هەروەها نیشانە دەکرێت بڵێن دروستکراوەکانی خوا کە هەر کامێکیان تەماشاکەی و لێی ورد ببیەوە بەڵگەیە لەسەر یەکتای خوا کام مەخلوقە و دروستکراوە لەکن تۆ لە پێشچاوی تۆ زۆر بچووکە وەرە سەیری کە و لێی ورد ببەوە حکمت و ئەو وردیاتەی دیقەتەی کە لە دروستکردنەکەی داکراوە ئەو حکمەتەی کە لە دروستکردنەکەیدا هەیە بیری لێ بکەوە پێی دەگەیە خوای گەورە خوای پێدەناسێنی بۆیە خوا ئەو ذاتەیە کە فێری ئێوەی دەکات کە پیشانی ئێوەی دەدا کە دەیناسێنێ بە ئێوە بەڵگە و نیشانەکانی خۆی ئەوە یەک لە چاکەکانی خوا وينزل لكم دێنێتە خوارێ بۆتان لە ئاسمانەوە ڕۆزی یان هۆکارەکانی ڕۆزی یان فەرمانی ڕۆزی لە ئاسمانەوە دەنێرێتە سەر زەوی بۆ دروستکراوەکانی وما يتذكر پند و ئامۆژگاری لە نیشانەکانی خوا وەرناگرن إلا من تەنها ئەو کەسە نەبێ کە عادەتی وای یونیب یعنی زۆر دەگەڕێتەوە لای خوای گەورە ئەوجار خوا دەفەرمێت فەدعوا الله فەدعوا بپەرستن ئێوە بپاڕێنەوە ئێوە لە چێ لە الله لە خوا بەڵام چۆن لی بپاڕێنەوە یەکەم مخلیسین بە دڵسۆزی یعنی کاتێک کە خوا دەپەرستی کاتێک کە لە خوا دەپاڕێەوە با هیچ نیاز و مەبەستێکی دیکەت لە دڵدا نەبێ جگە لە خوا لە خۆ ڕازیکردنەوە ئیخلاسە تەمەن ئاواژ نەبێ خوا عیبادەتت لێ وەرناگرێ 1 ملیۆن نوێژی بکەی بە نمونە ئەگەر فەرزە نوێژەکەت بۆ خواشە وایە بەڵام لەگەڵ ئەوەی کە نوێژەکەی بۆ خوای دەکەی مەبەستێکی دیکەشی دێتە گەڵێ بە نمونە حەزشت لێیە یان بۆ ئەوەش دەیکەی خەڵکیش بە نوێژکەرت بناسن بە نمونە یان ئەسڵی نوێژەکە دابەستووە بۆ خوای دەیکەی بەڵام لە ناو نوێژەکەیدا جاری وایە ڕیا دروست دەبێ بە جوانی دەیکەی تا خەڵکێک وەک دەڵی جوانی نوێژەکەت لێ ببینێت و تۆزێک مەتحتگایە پێت سەرسام بێ و بۆ هەم عیبادەتێکی دیکە شەروایە ها قورئانی دەخوێنیەوە بە نمونە ئەسڵی خوێندنەوەکەت بۆ خوایە نیەتەکە بەڵام لە ناو قورئان خوێندنەوەیدا دێتە دڵت کە بۆ ئەوەش دەنگت خۆشکەی بە نمونە پێت بڵێن دەنگت خۆشە یا بۆی پێت بڵێن قورئان خوێنێکی باشە ئەوە تەنها بۆ خۆت ئاگاداری نیەتی خۆتی و خوای گەورە کەسی دیکە نازانێ وە غەڵەتی شەها بڕیار لەسەر ئیخلاسی هیچ کەسێک ناوێ بدەین ها ئێمە تەنها ئاگامان دەدڵی خۆمانە کەسێک نوێژێ بە جوانی دەکا بەس خۆی خوا دەزانێ لە ناو دڵیدا بەچ مەبەستێک دەیکا ناکرێتەوە بڵێ جا ئەو نوێژەی وەک دڵی بۆ خوای نییە بۆ ئەوەی خەڵک مەدحیکا یان هەر کردارێکی دیکە دەکا سەدەقە و خێری دەکا بە نمونە ناکرێتەوە متهەمیکەی بڵێ کەسەکە مەبەستی خوا نییە مەبەستی ئەوەیە وەک دڵی مەتح بکرێت و ستایش بکرێت و خەڵک بە چاکی تەماشاکە نیەت ئیخلاس تایبەتە بە خۆت و خوا دەزانێ بە سنیەتێک دەیکەی و خۆشت دەزانی ئەو کاتێک کە نوێژەکەت کردووە ئەگەر هیچی دیکەت لە مێشکیدا نەبوو بێت جگە لە خوا جگە لە پاداشتی خوا ئەوە ئیخلاسە بۆ قورئان خوێندنەوەی هەروایە بۆ قسەکردنی هەروایە بۆ سەدەقەکردنی هەروایە هەر چاکەیەکی دیکە کە دەیکەی ئەگەر ئەو ئیخلاسەی تێدا بێ بەس بۆ ئەوەت بێخوال لێ ڕازی بێ بە بێگومانی خوای گەورە بە پێی نێتەکەی خۆی پاداشت دەداتەوە بۆی خوا دەفەرمێ فەدعوا الله خوا بپەرستن لە خوا بپاڕێنەوە هاوارکەنە خوا بەڵام چۆن مخلصین تەنها و تەنها بە دڵسۆزانە و تەنها و مەبەستان ئەوە بێخوا لێتان ڕازی بێ ئەوجار لەهوو هەر بۆ خوایە ئەددین یعنی بەندایەتی گوێڕایاڵی ملکەتی هەموو معناکانی ڕاست ملکەتی و گوێڕایاڵی تەواویش تەنها بۆ کێ باشە تەنها بۆ خوا باشە تەنها خوا شایستەی ئەوەیە ئینسان تەواو ملکەتی بێت تەنها خوا شایستەی ئەوەی ئینسان بەندایەتی بۆ بکات تەنها خوا شایستەی ئەوەی ئینسان ترسی تەواوی لێی هەبێ خۆشەویستی تەواوی بۆی هەبێ ئومێدی تەواوی پێی هەبێ وەک دەڵێ پێت وابێت بە تەواوی ئەو پشتت دەگرێت و پشتیوانیت دەکا جگە لە خوا کەسێکی دیکە شایستەی ئەوە نییە بۆیە دەفەرمێ فەدعوا الله خوا بپەرستن ئەی خەڵکینە بەڵام مخلیسین بە دڵسۆزی یعنی چی یعنی جگە لە خوا لە ڕازیکردن شتێکی کە لە دڵدا نییە لەهوو ئەددین هەر بۆ خوایە ئەددین یعنی گوێڕایاڵی کردن و ملکەت بوون
جاخوا دەفەرمێ وەلەو کەریهە هەرچەندە پێشیان ناخۆشە ئەلکافرون ئەوانەی بێباوەڕن کەسە بێباوەڕەکان پێیان ناخۆشە ئەتۆ خوا بپەرستی حەزیان لێ خوا نەپەرستی و ئەگەر خواشت پەرست حەزیان لێ لەگەڵ خوا کەسێکی دیکەش بپەرستی بۆچی بۆی عیبادەتەکەی تۆش قبوڵ نەبێ حەسادەتیان لێت دێتێ پێیان خۆش نییە عیبادەتێکی بکەی خواپەرستیەکی بکەی کە خوا لێت قبوڵ نەکا بۆیە خواپەرستی و بەندایەتیکردن نابێت چاوەڕێی پێخۆشبوونی خەڵکی بکەیت وەلەو کەریهە هەرچەندە پێشیان ناخۆشە ئەوانەی کە بێ باوڕن ئێوە خوا بەدڵسۆزی بپەرستن بەڵام بە قسەیان مەکەن فەدعوا الله خوا بپەرستن بەتەنها مخلصین بەدڵسۆزی لەهو هەر بۆ خوایە ئەددین گوێڕایەڵی تەواو وەلەو کەریهە هەرچەندە پێشیان ناخۆشە ئەلکافرون ئەوانەی کە بێ باوەڕن ئەوجار ئەو خوای ئێمە دەیپەرستین چۆنە کام خوایە بپەرستین یان سیفەتەکانی خوای ئێمە کە بەندایەتی بۆ دەکەین چۆنە ڕەفیع ینی بەرزە ئەددەڕەجات پلە و پایەی ئەو ڕەفیعە هێندێک دەفەرمون بە معنای ڕافیعە دەڵێن بەرزکەرەوەی پلەکانە ینی خوایە کە پلەی بەندەکان لەناو بەهەشتێدا جارێ هێندێکان بەسەر هێندێکانەوە بەرز دەکاتەوە و هەروەها هەر خواشە لەناو دۆزەخشدا کافرەکان هێندێکان دەباتە خوار هێندێکیانەوە بەپێی خراپە و تاوانەکانیان ڕەفیع و دەڕەجات ڕەفیع بۆیە دەکرێت بڵێن پلە و پایی خوا بەرزە هەر ڕاستە دەکرێت بڵێن خوا خاوەنی پلە و پایەکانە پلە و پایەکان کە دەدرێن بە مرۆڤ بە دروستکراوەکان لە دنیاشدا خوا دەداتێ و دەبێت چاوەڕێ لە خوا بکەیت و لە قیامەتێشدا خوای گەورە ئەگەر بەرزت کاتەوە تەنها بەخوا بەرز دەکرێت و بە هیچ کەسێکی دیکە ئینسان بەرز ناکرێتەوە ذو العرش خاوەنی عەرش و تەختی گەورەشە کە مەعلومە گەورەترین مەخلوقی خوای پەروەردگار بریتیە لە عەرش ئایەتە الکورسی کە دەیخوێنین هەموو ڕۆژێ دەفەرمێ وەسیع کورسیه وەسیع ینی فراوانترە کورسیەکەی خوا لە هەموو ئاسمانەکان و زەوی تەنها کورسیەکەی تەمان لەژێر کورسیەکەی چی هەیە عەرش هەیە کە عولەما دەفەرمون عەرش مەخلوقێکە لە سەروی حەوت ئاسمانەکانەوە گەورەیەکەی بە ئەندازەیە کە لە هەموو مەخلوقاتەکان گەورەترە هەر کورسیەکەی خوای کە لەسەر عەرشە لە ئاسمانەکان و لە زەوی گەورەترە لە هەموو ئاسمانەکان و زەویەکان گەورەترە ئەی عەرشەکە دەبێت چەند بێ تەنها و تەنها خوای پەروەردگار گەورەیەکەی دەزانێ خاوەنی عەرش کێیە تەنها خوایە یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی خوا ئەوەیە کە یولقی ڕوحە دەنێرێتە خوار الروح لێرە مەبەستی پێ وەحیە وەحی و نیگایە یولقی الروح دەنێرێتە خوار دادەبەزێنێتە خوار وەحی و نیگا من ئەمریهی لە فەرمان و بڕیارەکانی خۆی کە ئەمرەکانی خوش بەشێکیان نەهین بەشێکیان فەرمانن هەندێک لە وەحی پێمان دەڵێ ئەو کارە مەکە ئەوە مەکە وایە هەندێکیشی پێمان دەڵێ نوێژێ بکە ڕۆژووی بکرە زەکاتی بدە ڕازگۆ بە خراپە کار مەبە وایە ئەمر و نەهین یولقی الروح دەنێرێتە خوار خوای گەورە وەحی و نیگای خۆی من ئەمریهی لە فەرمانەکانی خۆی على من یەشاء بەسەر ئەو کەسەدا کە خۆی دەیەوێ من عیبادهی لەناو بەندەکانیدا چێ دەوێت بە پێغمبەر ئەوەی خوا دەیەوێت چێ خوا هەڵی دەبژێرێ بە پێغمبەر ئەوەی کە خوا ئیختیاری دەکات ئەوەن پێغمبەرایەتی هیچ پێغمبەرێکی بە هەوڵدان نەبووە ئینسان لە دنیادا ئەگەر مەسئولیەت و پلە و پای بووە دەبێت خۆی بخاتە پێشەوە وایە هەوڵی بۆ بدا واستەی بۆ بکە وەک دەڵێت تەنەزولی بۆ بکە بەڵام پێغمبەرایەتی بە جۆرێک بەخشراوە بە پێغمبەران هیچ پێغمبەرێک چاوەڕێی نەکردووە سەیری پێغمبەری خۆمان لەکوێ بوو بە پێغمبەر لە ئەشکەوتی حیرا لە تاریکە شەوێکیدا نەشی دەزانی ئەوەی هاتووتە لای جیبریلە ترسی لێ نیشت لە ترسان ئەشکەوتەکەی بەجێهێشتووە لە ترسان نەخۆش کەوتووە لە ترسان چوە خۆی داپۆشیوە پێغمبەر صلی الله عليه وسلم موسا سەلامی خوا لەسەر بێت لە مەدائین گەڕاوەتەوە بۆ میسر لەسەر شاخ و لە تاریکایی شەودا خوای گەورە لەغەی بۆ بانگی کردووە ئەی یا موسا ئینی ئەنا الله
ئەمن خوای تۆمە و دەتکەم بە پێغەمبەر و دەدنێرم. هیچ پێغەمبەرێک پێشتر چاوەڕێی پێغەمبەرایەتی نەکردووە بە عەکس و پێچەوانەی هەموو بەرپرسیاریەت و مەسئولیەتە دنیاییەکان. بۆیە پێغەمبەرایەتی ئیختیاری خوایە، ئیختیاری عەبدەکان نییە. خودی پێغەمبەرەکە بۆ خۆی دەسەڵاتی نەبووە لەوەی کە ببێتە پێغەمبەر یان نەبێتە پێغەمبەر، و هیچ پێغەمبەرێکیش هەوڵی نەداوە، چونکە پێغەمبەرایەتی بۆ بەرپرسیاریەتی هەمووی ئەرکە. چەندە خەڵکت لە چەند خەڵکی بەرپرسبی لە قیامەتێ لێپرسینەوەکەت هێندە سەختترە. ڕەفیع الدەرەجاتی بەرزی بەرزکەرەوەی پلە و پایەکانە، یا دەکرێت بڵێن خوای گەورە پلە و پایەی بەرز و بڵیندن، خاوەنی هەموو پلە و پایە بەرز و بڵیندەکانە، هەموو تەفسیرەکانی ڕاستن. ذوul عەرش خاوەنی عەرش و تەختی گەورەیە. یولقی الروح دەنێرێتە خوار نیگا و وەحی خۆی من ئەمریهی یعنی بەشێک لە فەرمانەکانی خۆی عەلا مەن یەشاء عەلا بەسەر من کەسێکدا کە یەشاء خۆی دەیەوێ من عیبادیهی لە بەندەکانی. پێغەمبەران بۆچی دێن؟ ئیشیان چییە؟ وەحی بۆچی هاتووە؟ لیونذیڕا تا بترسێنێ خوای گەورە، تا ئاگادار کاتەوە خوای گەورە بەهۆی پێغەمبەرانەوە خەڵکی لە چی؟ لە یەومە تەلاق لە ڕۆژی بەیەکتری گەیشتنەوە. لیونذیڕا تا بترسێنێ ئەو پێغەمبەرە، ئەو کەسەی کە خوا دیاری کردووە خەڵکی لە چی بیان ترسێنێت و لە چی ئاگاداریان کاتەوە؟ یەومە تەلاق ڕۆژی بەیەکتر گەیشتنەوە. طبعا یەک لە ناوەکانی قیامەت یەوم التەلاقە، تەلاق نا، یەوم التەلاق یعنی ڕۆژێک کە بەیەک دەگەنەوە. چێ بەیەک دەگاتەوە؟ هەموو بەندەکان، هەموو مەخلوقاتەکان، نەکرد ئینسانیش ناها، هەرچی مەخلوق هەیە، ئینسان و جنۆکە و تەواوی دروستکراوەکانی دیکە خوای گەورە لە یەک دەشت کۆیان داکاتەوە. هەرچی مەخلوق هەیە لە یەکەمەوە تا کۆتا مەخلوق خوای گەورە لەوێ بە یەکتریان دەگەیەنێ. ئەوە یەک. هەندێک دەفەرمون ڕۆژێکە خالیق و مەخلوق دروستکەر و دروستکراو خوا و دروستکراوەکانی بە یەکتر دەگەن، هەر ڕاستە وایە. ڕۆژێکە دەکرێت بڵێن ئەهلی ئاسمانەکان و زەوی بە یەکتر دەگەن، فریشتەکانیش دێنە دەشتی مەحشەر، طبعا لەگەڵ خوای پەروەردیگار دەورەی خەڵکی دەدەن و لەوێ خوای گەورە کاری پێسپاردەوەن، و خەڵکی سەرزەویش هەمووی لەوەیە. و هەروەها دەکرێت بڵێن چاک و خراپ بە یەکتر دەگەن، و دەکرێت بڵێن چاکەکان لەگەڵ چاکەکان لە بەهەشتێ بە یەکتر دەگەن و خراپەکان لەگەڵ خراپەکارەکان بە یەکتر دەگەن. گرنگ تەلاقەکە یعنی هەموو مەخلوقێک لە بینی خۆیاندا بە یەکتری دەگەن و هەمووشیان لەگەڵ خوای پەروەردیگار لە قیامەتێ بە یەکتر دەگەن و ڕوبەڕوو خوای گەورە لێپرسینەوە و محاسەبەی هەموو مەخلوقاتەکانی دەکات. ڕەفیع الدەرەجاتی خوای گەورە خاوەنی هەموو پلە و پایەکانە، یا بەرزکەرەوەی هەموو پلە و پایەکانە. ذوul عەرش خاوەنی تەختی گەورەیە. یولقی الروح دەنێرێتە خوار ڕوح. بۆچی خوای گەورە وەحی بە ڕوح حساب کردووە؟ عولەما دەفەرمون چۆن من بەنمونە مرۆڤێکی مردوو ئەگەر ڕوحی بەبەردا بکرێ چی لێ دێ؟ دەبێتە کەسێکی زیندوو. ئەو مرۆڤەشی ئەو کەسەشی کە وەحی وەردەگرێت لە چاو کەسێک کە وەحی وەرنەگرتووە وەکو زیندوو مردووە. لە حەدیث و لە شوێنی کەشدا خوای گەورە مسلمانی بە زیندوو کافری بە مردوو وەصف دەکات، چونکە ئینسانی ئیماندار وەک دەڵێ بەهۆی وەحیەوە ژیانێکی بەختەوەر دەتوانێت لە دنیا و لە قیامەتیش بۆ خۆی مسۆگەرکە. یولقی الروح دەبەخشێ ڕوح یان دەنێرێتە خوار وەحی و نیگای خۆی لە فەرمانەکانی خۆی عەلا بەسەر کەسێکدا، عەلا من بەسەر کەسێکدا کە خۆی ویستی لەسەرە من عیبادی لە بەندەکانی. لیونذیڕە تا ئەو کەسە ئاگادار کاتەوە خەڵکی یەومە تەلاق لە ڕۆژی بە یەکتری گەیشتنەوە. جاخوا دەفەرمێ یەومە یعنی لەو ڕۆژەدا کە ڕۆژی بە یەکتر گەیشتنەوەیە. هم ئەوان باریزونە هەمویان دەهێنرێنە دەرێ. هەرچی مەخلوقات و دروستکراو هەیە هەر هەمووی دەهێنرێن لە دەشتێک کە بەقەدەر نوکە دەرزیەک بەرزی و نزمی تێدانیە، وەکو عەرزی دنیاە.
ئەشکەوتی لێبێ بچیە پەنای خۆت پەنادەی بەردی لێبێ بچی لە پەنای خۆ بشاریەوە داری لێبێ کونی لێبێ کەنێلێکی لێبێ دۆڵێک شێوێکی لێبێ خۆتی لێ شتی وای تێدا نییە خۆ لە دنیاشدا ئینسان لە دەستی خوای هەر لە چاوی خوای لە عیلمی خوای هەرون نابێ وایە کە دۆڵ و ئەشکەوتیشی لێیە لە قیامەتێ هەر بەڕاستیش سەر زەوی ئەوەی کە محاسبەی تێدا دەکرێت هەمووی تەختە چۆن ئاسمان تەختە ها ئێستا هەرچی بەرزی و نزمی و درزی و کلێنە تەیدانە دەشتی مەحشەر ئاوا تەختە خوا دەفەرمێ یەومە لەو ڕۆژەدا هوم ئەوان باریزونە هەمویان دەهێندرێنە دەر بۆ محاسبەکردن و لێپرسینەوە و ڕاوەستاندنیان لە بەرامبەر خوادا لا يخفى على الله لا يخفى يعني ناشاردرێتەوە لای خوا منهم هیچ کەسێک لە ئەوان شەیئون و هیچ شتێکیش ئەو جار خوای گەورە پرسیار دەکات کە هەموو مەخلوقاتەکانی لە دەشتی مەحشەر بینی سەیری کردن تەماشای کردن خوای گەورە بۆ خۆی بانگی دروستکراوەکان دەکات پرسیارێک لە دروستکراوەکان دەکات دەفەرمێت لیمەن المولک اليوم لیمەن بۆ کێیە المولک دەسەڵاتدارەتی خاوەنداریەتی پادشایەتی حکمکردن بڕیار دەرکردن ئەلیەومە ئەمڕۆ کەس هەیە جواب داتەوە بێگومان نەخێر هیچ مەخلوقێک بە پێغەمبەرانیشەوە جورئەتی جوابدانەوەیان نییە وەک دەڵی ناتوانن لە بەرامبەر خوادا قسە بکەن تەنانەت مەلایکەتەکانیش و فریشتەکانیش ڕۆژەکە حاڵەتەکە حاڵەتێکی هێندە سامناک و ترسناکە ها نەک کافرەکان تەنانەت ئیماندارانیش پێغەمبەرانیش مەلایکەتەکانیش هەرچی مەخلوقاتە وەک دەڵێ بێگوناهەکانیش هەنەکە کە تەکلیفیان لەسەر نییە توانای جوابدانەوەیان نییە لەبەر سام و هەیبەتی خوای پەروەردیگار و لەبەر پرسیارە قورسەکە لیمەنی المولک اليوم بۆ کێیە ئەمڕۆ دەسەڵات و هێز و توانە خوا هەر بۆ خۆی جواب دەداتەوە دەفەرمێت لله هەموو دەسەڵات و هێز و توانایەک بۆ خوایە کام خوایە الواحد ئەوەی کە تەنهایە القەهار قەهار یعنی چی؟ یعنی خەشمگر یا خەشمگێڕ ئەوەی خەشم و تووڕەیی دەگرێت لە دروستکراوەکانی دەکرێت بڵین ئەوەی زاڵ و بەدەسەڵاتە بەسەر هەموو دروستکراوەکانیدا یان قەهار یعنی ئەوەی کە هەموو شتێکی لەژێر کۆنتڕۆڵدایە و هیچ مەخلوقاتێک نییە لە کۆنتڕۆڵ و دەسەڵاتی خوای پەروەردیگار دەرچێ لە قیامەت لە دنیاش کێ دەتوانێت لە دەسەڵاتی خوای دەرچێ کەس تەنها مرۆڤ و جنۆکە کە خوای گەورە ئیختیاری داویە هەندێک جار دەتوانی بە ئەمری خوا بکەیت لە هەندێک شتدا خوا ئیختیاری داویە دەنا ئەویش لە مردن و ژیان و لە شتە ئەوەکاندا ملکەسی ئەمری خوای یەومە لەو ڕۆژەدا هم ئەوان باریزونە یعنی هەمویان دەهێندرێنە دەر و ئاشکرا دەکرێن لا يخفى ناشاردرێتەوە على الله لای خوا منهم یعنی هیچ کەسێک لەو دروستکراوانە شەیئون و یەک شتیش نە هیچ کەسێک لە دەشتی مەحشەر دەتوانێت خۆی پەنادا و خۆی بشارێتەوە بۆ چرکەیەکیش وەنە هیچ شتێکیش هەیە لای خوای پەروەردیگار کەشف نەبێت شتێک ڕوویدا بێت لە کەوندا و خوا نەیزانی بێ نە کەسێک هەیە ون ببێ نە شتێک هەیە لە قیامەتدا ون بێ ئەو جار خوا دەفەرمێت لیمەن المولک اليوم بۆ کێیە دەسەڵات و توانا و هێز و وەک دەڵێ بڕیاردان ئەمڕۆ خوای گەورە هەر بۆ خۆی دەفەرمێت لله هەر بۆ خوایە بڕیاردان القەواحید ئەو خوای کە تاکە القەهار و ئەوەی کە بەدەسەڵاتە بەسەر هەموو دروستکراوەکانیدا یان ئەو خوای کە هەموو شتێکی لەژێر دەستدایە یان ئەو خوای کە خەشم و قین و تووڕەیەکەی هەموو کەس دەگرێتەوە ئەوەی خواویستی لەسەر بێت و کەس ناتوانێت لە تۆڵە و تووڕەی خوای پەروەردیگار ڕزگاری ببێ ئەگەر خوای گەورە بیەوێ تۆڵە لە کەسێک بستێنێتەوە ئەو جار خوا دەفەرمێت ئەلیەومە ئەوە سەر قسایە خوا قەرارێکی دیکە خوای گەورە دەفەرمێت ئەلیەومە ئەمڕۆ کە قیامەتە توجزا پاداش دەدرێتەوە كل نفس هەموو کەسێک هەموو گیان لەبەرێک بیما کەسەبەت بەپێی ئەو کار و کردەوانەی کە کردوونی ئەلیەومە ئەمڕۆ توجزا پاداش دەدرێنەوە كل نفس هەموو گیان لەبەرێک هەموو کەسێک بیما کەسەبەت بیما یعنی بەپێی ئەوەی کە کردوێتی چاکت کرد بێ معلومە پاداشتی چاکە وەردەگریەوە خراپەت کرد بێ پاداشتی خراپە وەردەگریەوە
وەکو ئەها ئەوەی دەگوترێت چ بچێنی ئەوەی دەدروێەوە لە دنیاشدا ناکرێت گەنمی بکەی نۆکی بڕنیەوە شتیوانە بووە لێرە خراپەت کردبن لە قیامەتش بەتەمابێ خوای گەورە کاسەی زێڕت داتێ و خەڵاتت کات و بباتە بەهشت شتیوان نییە و بەعکسیشەوە کەسێک چاکەی کرد بێ بێگومان خوای گەورە زوڵمی لێ ناکە لا ظلم اليوم هیچ ستەم و زوڵمێک ئەمڕۆ لە ئارادا نییە هیچ دروستکراوێک ستەمی لێ ناکرێ ئەوجار إن الله بێگومان خوا سریع الحساب زۆر خێرایە لە لێپرسینەوەدا ها کۆمەڵە قەراری یەکەمیان ئەوەی اليوم تجزا كل نفس بما كسبت ئەمڕۆ پاداش دەدرێنەوە هەموو کەسێک بەپێی ئەوەی کە کردوێتی یعنی ئەی خەڵکینە ئەوەی کە وەری دەگرنەوە ئەوەی کە لە دەفتەری ئەعمال و کردەوەکانتاندا هەیە و دەخرێتە سەر تەرازوو بۆتان بەرهەمی کردەوەکانی خۆتانە گلەی لە کەس نەکەن ئەوە یەک لا ظلم اليوم هیچ ستەمکردن و زوڵمێک لە ئارادا نییە لە ڕۆژی دواییدا جا زوڵم بە هەردوو معناکەی نە ئەوە چاکەت کرد بێ خوا بۆی نەنووسیبی شتیوان نییە ئەگەر بەقەدەر تۆوی دنکە خەردەلەیەک لە شەوی تاریک و لە ناو بەردێکیشدا ئینسان چاکەی کرد بێت لە ناو تەرازوەکەتدا دەیبینیەوە بۆ خۆت لەوانەیە لە خەیاڵشت نەمابێ بەڵام خوای گەورە بۆی تۆمار کردووی و ئەوەشی کە خراپە بەبێ گومانی نە خراپەکەی لەسەر زیاد دەکرێن نە خراپەشی نەکرد بێ خوای گەورە بە زیادەوە خراپەی بۆ نووسیون إن الله سریع الحساب بێگومان خوای گەورە زۆر خێرایە لە لێپرسینەوە کە چەندی پێدەچێت حديثمان هي هذا فرمد يحاسبهم كذلك في ساعة ها چۆن خوای گەورە چەند مەخلوقات هەنە ئێستا لەسەر زەوی ها ئیوا هەیە دەگوترێت چۆن طبعا چەند مەخلوقات هەنە لەسەر زەوی هەموو چرکەیەک پێویستیان بە خۆراک جۆرێک لە خۆراکەیە یان نییە بێگومان هەیەە چۆن خوا دەتوانێت لێک چرکەدا ڕزقی هەموو دروستکراوەکانی بدا وایە و هیچ دروستکراوێک نییە لە چرکەیەک لە چرکەکاندا خوا ئاگای لێ نەبێ خوا دەسەڵاتی بەسەردا نەبێ خوا نەیبینێ خوا دەنگی نەبیستێ بە هەمان شێوەش لە قیامەتدا خوای گەورە لێک کاتیدا دەتوانێت نەک ئەوت بێتە پێش چاوی ها چۆن لێرە ڕیزی دەبەستی بۆ دایرەیەکی بۆ ئیشێکی لەوێژ ڕیست بەستووە یەکەم دووەم سێم ئەوانە بۆ ئینسانین ها بۆ دروستکراوەکانن نظامی خوای پەروەردیگار جیاوازە فرمودەی صحیح پێغەمبەرە پێغەمبەر دەفەرمێت لا ينتصف النهار حتى يقل أهل الجنة في الجنة وأهل النار في النار دەفەرمێت ڕۆژ نیوە نابێ بەهەشتیەکان لەناو بەهەشتێدا جێگیر دەکرێن و جەهەنەمیەکانیش لەناو جەهەنەمێدا شوێنی خۆیان دەگرن نیو ڕۆژ تەواو نابێ بۆیە خوای گەورە لێک کاتدا و لە یەک نیوە ڕۆژدا لێپرسینەوە لەگەڵ هەرچی مەخلوقاتدا هەیە دەیکا بەڵام پێشەوەی لێپرسینەوەیان لەگەڵدا بکە خوای گەورە ئەو یاسایانیان بەگوێدا دەدا کە بەرهەمی کردەوەکانی خۆتان وەردەگرنەوە ئەمڕۆ ستەم لە کەس ناکرێ جاری کەش پێما بێ باسمان کردووە تەنانەت ئاژەڵەکان محاسەبە دەکرێن یان ناکرێن دەکرێن هەتا ئەگەر ئاژەڵ لە دنیادا ستەمی لە ئاژەڵێکی دیکە کردبێ لە قیامەتی خوای گەورە حتمەن دەبێ حەقی بۆ بکاتەوە عەدالەتی مطلق دەبێ بسەلمێ بۆ هەموو دروستکراوەکان ئەوجار خوای گەورە دایان برێنێتەوە بێگومان خوای گەورە خێرایە لە لێپرسینەوە ئەوجار خوای گەورە ڕوو بە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم وأنذرهم ئاگاداریان کەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بیان ترسێنە لە چی يوم الآزفة لە ڕۆژی ئازیفە یعنی چی تەوان یەکێکە ئەوەشیان لە ناوەکانی قیامەت یعنی ڕۆژە نزیکەکە ئەو ڕۆژەی کە هاتنی کە ڕوودانی زۆر نزیکە چەندی ماوە بۆ قیامەتێ قیامەتی گەورە بەڵام دێیان نایە بێگومان هەر چەندێکی مابێ مادام دێ هەر نزیکە و علامەت و نیشانە گەورەکانی ژەها لەوانە هاتنی پێغەمبەری کۆتا و قورئان و زۆرێک لە نیشانەکانی نزیک بوونەوەی زیاتریش بەڵام طبعا ئەگەر کەسێک لە سەردەمی ئادەمیشدا ژیابێ قیامەتەکەی هەر نزیکە بۆ چونکە کە مردی قیامەتی تۆ لە مردنی ڕادەست پێ دەکا بۆ دەفەرمێ وأنذرهم بیان ترسێنە ئاگاداریان کەوە یوم الآزفة لە ڕۆژی دوایی کە نزیکە هاتنی و ڕوودانەکەی نزیک بۆتەوە لێتان خوا دەفەرمێ ئیذ القلوب ئیذ لەو کاتەدا کە قیامەت نزیک دەبێتەوە دڵەکان
چیان لێدێ لەدە الحەناجر نزیک دەبنەوە لە قورقوڕاگا هێندە سامناک و ترسناکە کە قیامەت دەبینی و کارەساتەکانی قیامەت دەبینی خەریکە ڕوح لە تەبەن تەنها چێ ئەو دەردەی دەزانێت ئەو کەسێک کە خەریکی مردنەیە و لە گیانەڵادایە چۆن کەسێک لە گیانەڵادایە و ڕوحەکەی گەیشتۆتە ئێرە غەرغەڕەی دەکات و خەریکە بێتە دەرێ هەموو کەس کە قیامەتی لێ نزیک دەبێتەوە و عەلامەتە گەورەکانی قیامەت دەبینێ ڕوح خەریکە بگاتە قورقوڕاگەی و بێتە دەرێ ئەوجار کاظیمینە دڵیان پڕە لە خەم و خەفەت و مەراق ئەو کاتێک کە بەڵام ئەوانە چێ ئاوان خی گەورە بۆ دەفەرمێ و ئەنذیرهم چێ بترسێنە بێ باوڕەکان کافرەکان بتپەرستەکان لە ڕۆژێک کە هاتنەکەی نزیکە ئەوەی کافر بێت مەترسیەکەی ئاوایە ئیذ القلوب و دڵەکان لە کاتی هاتنی قیامەتدا لەدە الحەناجری یعنی نزیک دەبنەوە خەریکە بگەنە قورقوڕاگە کاظیمین ئەوجارێک خەم و خەفەت دای پۆشتیون لە شوێنێکی ئەومان هەیە کە دموساویان ڕەشدا دەگەڕێت و شکڵی دموساویان تێک دەچێت جاخوا دەفەرمێ ما للظالمینە نییە بۆ ستەمکاران تاوانکاران خراپەکاران من حەمیمین هیچ دۆستێک ڕەفیقێک هاوڕێیەک لە قیامەتێ ئەوەی هەد بوو بێ لە دنیاە لەوێش هەر هەیە بەڵام ئەوەی کە دۆستایەتەکەی لەسەر ئەساسی دین و تەقوا و خواپەرستی نەبوو بێ برادەر ئاوڕت لێ بداتەوە لە زیاتەوەی ئاوڕت لێداتەوە هەر یەکەی خەریکە تاوانی خۆی بەمل ئەوەکەی دیکە دادا هەر یەکە لعنەت لە ئەوەکەی دیکە دەکا هەر یەکە بێزارە لە ئەوەکەی دیکە ئەو تاوانی خۆی بەملوی دادێنێ ئەو بەملوی خۆی دادێنێ بەڵام ئیماندار نەها بۆ معلوماتان خوا دەفەرمێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقون ئەوانەی کە ڕەفیق و برادەری نزیکی یەکترین لە قیامەتێ هەموویان دەبنە دوژمنی یەکتر بەڵام متەقینە ئەوەی لەسەر ئەساسی خواناسین و دینداری یەکتری ناسی بێت و ڕەفیقاتی یەکتری کردبێ لە قیامەتێ حەدیثی صحیحمان هەیە کە برادەر لە برادەری نەک بێزار نییە زۆریش خۆشحاڵە پێی چۆن لە دنیادا دڵی پێی خۆش دەبێت و باوەشی بۆ دەکاتەوە و وەک دڵی لێ نزیک دەبێتەوە و ئومێدی پێیەتی لە قیامەتش ئومێدی پێیەتی و زۆر جار ئینسان بەهۆی ڕەفیقی و برادەر و هاوڕێی چاکەوە لەوانەیە بۆ خۆت بە قەدوی چاک نەبی بەڵام خۆی گەورە بە شەفاعەتی بە تکای ئەوی چونکە المەرء عەلا دینی خەلیلیه مرۆڤ لەسەر ئاینی دۆست و برادەرەکەیەتی فەلیەنظر ئەحەدوکم من یخالل سیرکە بیرکە و چێ دەکەی دۆستی خۆت دۆستەکانت بۆ جەهەنەمێ بچن لە قیامەتش خوا لێکتت ناکە ئەوەی دۆستی یەکتر بێ لە قیامەتش بەیەکەوەیە لێرە ئەوانەی دۆستتن ڕەفیقتن نزیکتن ئەهلی ئیمان و دین و ظاهرەن ئەهلی بەهەشت بن لە قیامەتە بەجێت نایەڵن چونکە دۆستی چاک و ڕەفیقی چاک لە دنیاش لە تنگانەدا بەجێت ناهێڵێ بەس ڕەفیقی خراپ جاری وایە بەس لە خۆشیەکان لەگەڵتە لە تنگانە بەجێت دێڵێ لە قیامەتە شەروایە ولا شەفیعین و هیچ کاکارێکیش نییە بۆ کەسە بێ باوەڕەکان بۆ معلوماتتان یوطاع کە گوێی لێ بگیرێ ئیماندار وانە ئیماندار ڕەفیق و برادەرەکانی بە کەڵکی دێن زۆر کەسیش هەیە و زۆر شتی شێ شەفاعەتت بۆ بکە وایە دەگونجێ قورئانەکەی خوێندوتە تکات بۆ بکە دەگونجێ ڕۆژوەکەت تکات بۆ بکە وایە دەگونجێ منداڵەکەت شەفاعەتت بۆ بکە دەگونجێ پێغەمبەرێک شەفاعەتت بۆ بکە ڕەفیقێکی باش شەفاعەتت بۆ بکە بەڵام بۆ کەسی بێباوەڕ ئینسان کە ئیمانی نەبوو ئەسڵی ئیمانت نەبێ بۆ خۆت هیچ شتێک فریاد ناکەی وأنذرهم ئاگاداریان کەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بیان ترسێنە یوم الآزفة ئەو ڕۆژەی کە هاتنی نزیک بۆتەوە ئیذ القلوب کە لەو کاتەدا دڵەکان لەدە الحەناجر نزیک دەبنەوە لە قورقوڕاگە خەریکە دێنە دەرێ کاظیمین خەم و خەفەت دای پۆشیون ما للظالمینە نییە بۆ ستەمکاران من حەمیمین هیچ دۆستێک حەمیم یعنی دۆستی گیانی بە گیانیش هیچ دۆستێکی گیانی بە گیانی ئامادە بێ قوربانیت بۆ بدا و تەسحیەت بۆ بدا ئەگەر لەسەر یەک میسقاڵە زەڕەی چاکە پەکت کەوت بێ یان بە یەک خراپەی تۆ کە بیخەیە سەروی ئەتۆ ڕزگارت بێ بە کەس لێ دوەرناگرێ بۆ کەسی بێباوەڕ تەبعان ولا شەفیعین و هیچ تکاکارێکیش نییە گوێی لێ بگیرێت تەبەن کەس سەر ناتوانێت تکا بکە ئەگەر هەش بێ کەس وەک دەڵێ گوێی لێ ناگرێت و لەوێ ڕزگارت ناکە ئەوجار
خوای گەورە فێری ئەومان دەکات دەفەرمێ یعلم و خوا دەزانێت خائینەة الأعیون ئەو ناپاکیانەی کە ئینسان بە چاو دەیکا یان لە شوێنێک کە دەفەرمێ بە تیلەی چاو تیلەی چاوت ئەگەر خیانەت و ناپاکی بکە کە خیانەت و ناپاشی لەکن ئێمە تەنها نەزەر و تەماشاکردن ئەوە زۆرێکی هانە فعلا ابن عباس دەفەرمێ خائینەة الأعیون ئەوەیە لە مەجلیسێکی دابێ بە نمونە و بۆ هەردووکی طبعا ئەو پیاوە دەفەرمێ بە نمونە گەر کۆمەڵێک پیاو بن ژنێک بەوێدا تێپەڕێ کەسەکە بەدزی خەڵکی بە تیلە چاو سەیری ئافرەتەکەیکە خەڵک لەوانەیە نەیبینێ وا بەس کە خەڵک نەیدی ینی خوا خۆ دەیبینێ وایە شتی کە شەر وایە کەسێک لەکن تۆ شتێکی دەنووسێ بە نمونە ئەگەر ئاوا تەماشایکەی بتێ سڕەکەی بزانی بە نمونە کەسەکە بزانێت چی نووسیوە بە نمونە وایە وەرەقەیەکی پێ تەماشای دەکەی ئەمان جانتایەکی لەکن تۆ داناوە هەڵی دەپچڕی ئەوانە هەموو خائینە الأعیونن ئینسان بە چاو سەیری هەر شتێکیکە کە حەڵاڵ نەبێ بۆت کە ڕێگادراو نەبێ بۆت شتی خەڵکیش بەبێ گومانی ئەگەر کەسەکە ئیزنت پێ بدا و ڕێگەت پێ بدا دەنا هیچ شتێک بۆ تۆ ڕێگە پێدراو نییە بە تایبەتی لە ئینسان لەگەڵ خوشک و برای خۆشی لەوانەیە ئەو شوێنانەی ئەو شتانەی کە تایبەتن و خاصن کەس حەزی لێی نییە ئینسان نابێت تەماشایکە بۆیە خائینە الأعیون تەنها نەزەر نییە نەزەر یەکێکە بۆ پیاوانیشە طبعاً بۆ ئافرەتانیشە فەرقی نییە چۆن پیاوێک سەیری ئافرەتێکی دەکا گوناهی دەگاتێ ئافرەتێکیش کە سەیری پیاوێکی دەکا بە نیەتی خیانەتکردن و ناپاشیکردن و تاوانکردن بەبێ گومانی یەک حکمە یعلم خوا دەزانێ خائینەة الأعیون ئەو ناپاکیانەی کە چاوەکان دەیکەن ئەوە یەک هەرەوەندەش نا وما تخفي الصدور و ئەوەشی کە دەیشارنەوە دڵەکان سینگەکان ئەوەی لەناو سینە و دڵەکانیشتدا هەیە خوای گەورە هەر دەیزانێ چاک بێ خراپ بەڵام مەرجە خوای گەورە لەسەر خوتە وەسوەسەی ناو دڵ محاسبەتکە ناخوا ناڵێ محاسبەت دەکا خوا دەڵێ دەیزانێ وما تخفي خوا دەزانێ ئەوەی دەیشارنەوە ئێوە ئەوەی دەیشارنەوە دڵەکان و سینگەکانەها لە سوورەتی بەقەرە وئین تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله ئەوەی ئاشکرای دەکەن یا دەیشارنەوە لە سینەتاندا خوای گەورە لێپرسینەوەتان لەگەڵ دەکا کات خۆی سەحابە هاتوون توانای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەینا ئەوەی دەیڵێن ئینسان لە خراپە خوا لێپرسینەوەمان لەگەڵ بکات چونکە ئینسان دەسەڵاتی بەسەر زماندا هەیە وایە دەکرێ قسەی خراپ نەکەی ئەو کردارە خراپانەی کە دەیکەی خوا لێپرسینەوەت لەگەڵ دەکا بەس دەڵێت جاری وایە بەدەست خۆمان نییە خوتخوتەیەکی خراپ بەسەر دڵم دادێ ئایا خوای گەورە کە دەیزانێ محاسبەشت دەکا بێگومان ناخوای گەورە ئەو ئاەتەی نەسخ کردوتەوە بە ئاەتی دواتر لا يكلف الله نفسا إلا ئەو خوتخوتە و وەسوەسە خراپانەی بە مێشکت دادێن و بە خەیاڵت دادێن کە نەیان کەیە قسە یان نەیان کەیە کردار خوای گەورە بە ڕەحمی خۆی لە خراپەی لەسەرت حیساب نیها بەڵام لە چاکەدا تەنانەت نیەتەکانی ناودڵیش بیرکردنەوە باشەکانیش خەیاڵەت باشەکانیش خوای گەورە هەر بە ئەجر بۆ دەنووسێ ئینسان ئەگەر دانیشە تەنها بە مێشک بیرکاتەوە لە دەسەڵاتی خوای و لە دروستکراوەکانی خوای گەورە و خوای پێ بناسێ هەر خێری دەکاتێ و بە خوتخوتە و بە وەسوەسەش حەزت لێبێ بە نیەت چاکە بکەی با چاکەکەش نەکەی دەگونجێ خوای گەورە هەر چاکەت بۆ بنووسێ بەڵام خراپە دەیزانێ خوا بەزمەرز نیەت محاسبەتکە يعلم خائنة الأعين خوای گەورە دەزانێت ئەو ناپاکیانەی کە بەدڵ دەکرێن وما تخفي الصدور و ئەو شتانەشی کە ئێوە لە سینە و دڵەکانتاندا دەیشارنەوە جا ئەوانەی لە سینە و دڵەکاندا دەشاردرێنەوە هێندێکی محاسبەی لەسەر بۆ معلوماتان وەکو حەسادەت بەشوێ دەکرێت بەدڵ دەکرێت بەس دەتوانی نەیکەی ئەوەی کە دەڵێن خوتخوتە و وەسوەسەی شەیاطینی کە بەسەر دڵ دادێ و دەڕوا بەڵام دڵت پڕ بێ لە حەسادەت دڵت پڕ بێت لە عقد و قین ئەوانە بەدڵ دەکرێن دڵت پڕ بێت لە ترسان لە غەیری خوا لە محبەت و خۆشەویستی بۆ غەیری خوا لە کیبر خۆ بە زۆر زانین لە دڵدایە سەرسامبوون و ئیعجاببوون بە خۆتەوە لە دڵدایە ئەوانە خوا دەیزانێ لێپرسینەوەشیان لەسەرە چونکە ئەو کردارانە هەر شوێنەکەیان دڵە بەس خوتە وەسوەسە گوناهێک بەدەست دەکرێت بەڵام تۆ بە مێشکت داهاتووە بەڵام دەستەکەت بەکار نەهێناوە لە خراپەیدا خواوەت لەسەر نانووسێ هەندێک گوناه هەنە بە چاو دەکرێت بەنمونە دڵدۆ بڕیارە داوا بکەی بەڵام مادام چاوت بە فعلی بەکار نایەنی خوای گەورە بەس ئەو حەسادەت و ڕق و قینە و کیبر و ئەوانە هەر بخۆی شوێنەکەیان دڵە بۆیە ئینسان دەبێ ئاگای لەوێش بێ ئەوجار والله خوا یەقضی دادوەری دەکا بالحەقی بە شێوەیەکی ڕاست و دروست
والذين يدعون من دونه أواني يدعون أوان دي پرستن و هاواري دكني من دونه جگە لە خوا لا يقضون يعني ناتوانن بڕیار دەرکەن بشيء بۆ هیچ شتێک نەک حەق نەک بڕیاری حەق نادەن هەل لە توانایاندا نییە بڕیار بۆ هیچ شتێک دەرکەن مەخلوق و دروستکراوێکی بێتوانا و بێدەسەڵاتن والذين يدعون من دونه ئەوانەی کە ئەوان دەیپەرستن و هاواری دەکەنێت جگە لە خوا لا يقضون يعني لە توانایاندا نییە بڕیار دەرکەن بشيء لە هیچ شتێکدا بۆ هیچ شتێک إن الله بێگومان خوا هو بەتەنها السميع هەموو شتێک دەبیستێت البصير وبناء بهمو جا ئەو ئیمان بوون بەو سیفەتانە زۆر گرنگن ئەو حەدیثەی کە دەفەرمێت خوای گەورە 99 ناوی هەنا هەر کەسێک لەبەری کات دەخەلە الجەنە چۆن لەبەریکەی بەرمنە تۆ کە سەمیعت لەبەر کرد فێت وابوو هەرچی بێڵی خوا دەیبیستێ لە قیامەتش قسەکەت بۆ لێ دەداتەوە کەمترین قسەی خراپ دەکەی گە ئیمانی ڕاستەقینە بێ پێت وابێ خوا دەدبینێ کاتێک کە گوناه دەکەی ئینسان لە پێش چاوی خەڵکی گوناهی ناکات بە حساب بەس بۆی خەڵک بە خراپ وانە یخوا جەهەنەم و بەهەشتی بەدەستە ئیمانت پێی بێ بۆی ئەوەی کە ناوی خوای لەبەرە لەبەریەتی لە بیرەتی هەمیشە لە مێشکیدایە کە ئیمانت بەوەی هەبوو خوا سەمیعە قسەی خراپ نەکەی یعنی وات لێ بکە خوا بەسیرە بەسیریەتی خوا بینێریەتی خوا وات لێ بکە خراپە نەکەی تا خوا خراپەکەت نەبینێ والله يقضي بالحق خوای گەورە بڕیار دەردەکات و دادوەری دەکات لە نێوان دروستکراوەکانیدا بەڕاستی والذين يدعون من دونه ئەوان دەیپەرستن و هاواری دەکەنێت جگە لە خوا لا يقضون بڕیار نادەن ناتوانن بڕیاردەن بشيء لە هیچ شتێکدا إن الله بێگومان خوا هو بەتەنها السميع هەموو شتێک دەبیستێت و البصير و هەموو شتێکیش دەبینێ ئەوەلەم يسيروا في الأرض ئەو بۆچی ناڕۆن و ناگەڕێن بە زەویدا یعنی خەڵکی بگەڕێن و بسوڕێنەوە بە زەویدا گەڕان بە زەویدا طبعا ئینسان ئەگەر ئامانجدار بێ زۆر شتی بۆ ڕوون دەبێتەوە دەفەرمێ فەینظروا جا ببینن کەیفە چۆن بوو کانە لە ڕابردوودا عاقبەة الذین سەرنجامی ئەوانەی کە پێشتر کە کان و لە ڕابردوودا من قبلیم لە پێش ئەواندا خوا لە ناوی بردون و ژیاون و سزا دراون بتپەرستەکانی مەکە بە شوێنەواری قەومی عاد و ثەمود و ئەوانەدا تێدەپەڕین و دەشیان زانی خوا بۆچی عقوبەی داون بۆچی سزای داون شوێنەواری خراپەکاریە کە خوا هێنابووی بەسەر ئاوادانیەکانیاندا ئێستاشی لەگەڵدا بێ هەرماوە جاخوا دەفەرمێ ئەوەلەم یەسیروا ئەو بۆچی ناڕۆن ناگەڕێن فی الأرض بە زەویدا فەینظروا تا ببینن کەیفە چۆن بوو کانە لە ڕابردوودا عاقبەة الذین سەرنجامی ئەوانەی کە کانوا من قبلهم کە هەبوون لە پێش ئەواندا کانوا خوا دەفەرمێ ئەوانەی پێشتر هم ئەوان ئەشەد منهم ئەشەد بەهێزتر و بەتواناتر بوون لە بتپەرستەکانی مەککە قووەتەن لە ڕووی هێزەوە جەستەیان بەهێزتر بوو خەڵکی طبعا هەتا قەدیمتر بێ هەیکەل و هێز و توانا زیاتر بووە قەدیم شاخیان کۆڵیوە و باڵەخانەیان تێدا دروست کردووە پێویستیان بەوە نەبووە بەردان وەکو ئێمە بلوک و بەردان لە سەرێک دانێن و بە گڵ و سەبەنتۆی بەیەکەوە بینوسێنن هەر هێندە بە قوت بوون بەدەستی بە ئاسنی دەستیان توانیویانە نەخشە و نیگار لە ناو شاخدا دروستکەن کۆشک و تەلاری گەورە ئەوجار و ئاثارن و شوێنەواریشیان جێدەستیشیان لە جێدەستی بتپەرستەکانی مەککە بەهێزترە فی الأرض لە زەویدا بەڵام فأخذهم الله خوای گەورە ئەوانی گرت و سزایدان بذنوبهم بەهۆی تاوانەکانیان وما كان لهم وما كان نبو بو أوان من الله لا إخوة من واق كسك بيان بارز للسزا كات إخوة سزاي بو ناردن يك كس نيتواني لسزاي إخوة دربازي ببه بڵێ جاجەستەم بە قووەتە و دەسمە کونی شاخێکی و ئینسان لە دنیادا قەدیم خەڵک کونی لێ دەدان شاخی دەکۆڵی دەسووە پەنایەکی تاتۆ بوتارە و نازامچی پێ نەکەوێ وایە ئەوە لە دەستی ئینسانی ئەی لە دەستی خوای بێگومان کەس لە دنیای ڕزگاری نەبوو تا لە قیامەتی ڕزگاری بێ ئەوەلەم یەسیروا ئەو بۆچی ناڕۆن فی الأرض بە زەویدا فەینظروا تا ببینن کەیفە چۆن بوو
كان لرابردودا عاقبة الذين سرنجامي أواني كانوا كهب من قبلهم لبيش أواندا خوا وصفيان دكادا فرمي كانوا هم أواني بيشوتر أشد منهم بهسترو بتواناتر بون لبت فرستكاني مكة قوة لروي هزي جستوا وآثارا في الأرض وشوين دستو شوين بيشيان لزويدا زياتر بو بلام هر فأخذهم الله بذنوبهم خواهي قورا قرتني وسزايدان بهوي تاوانا كانيان وما كان لهم نبو بو أوان من الله لا إخوة من واق كسك بيان بارزيتو بارز بنديان لبكا ذلك أو سزادانا بوسيبو خوا بو سزايدان بأنهم لبرأوي أوان كانت تأتيهم ببيقماني هاتبو بويان رسولهم پیغمبرانیان بالبينات بچندان بلغو نشانوا بلام چیان کرد فكفروا بباور بن بنشانه وبلغكان وبپیغمبران بو فأخذهم الله خواهي قورش اواني همو سزادا إنه بيقمان خوا قوي بهذا وپاشان شديد العقاب زور تند سزاو طولكشي اگر بيه كسك سزا بدات عقوبيدا ذلك أو سزادانا بأنهم ببيقماني لبر أوان كانت تأتيهم بيشتر هاتبو بويان رسولهم بيغمبراني خويان بالبينات بسندان بلغو نشانه ومعجزة بلان فكفروا بباور بون بوي فأخذهم الله خواهي قورا أواني قرتو سزايدان إنه بيقمان خوا قوي زور بهذا وشديد العقاب زور تند تولو سزاكش جا يعني ايوش اگر وكو قوماني بيشو پیغمبركاني خوتان بدروب زانو ايماني بينهنو درز لآيات و نشانكان ورنگرن خواتون اواني سزا داو نيان تواني لسزاي خواي قورا رزگاريان ببه كل ايوش بهزتر بون ايوش بهش شويكي ناتواني لسزاي خواي قورا درباز بن او زاد فرمي ولقد ارسلنا موسى بآياتنا خواي قورا هر بنمونا کۆمەڵێک نمونە بۆ پێغەمبەر باز دەکات تا معنەویاتی بەهێز بێ تا خۆراگر بێ لە بەرامبەر ناڕەحەتیەکان و ناخۆشیەکان دەفەرمێ وەلەقەد ئەرسەلنا سوێن بەخوا و بەبێ گومانێ ڕەوانەمان کرد موسا بئایاتنا بە چەندان بەڵگە و نیشانە وەسولتانی مبین و بە موعجیزە و بەڵگەی ئاشکراشەوە وەلەقەد ئەرسەلنا سوێن بەخوا و بەبێ گومانی ڕەوانەمان کرد موسا بئایاتنا بە کۆمەڵێک بەڵگە و نیشانە وسلطان طبعا سلطانش هر يعني علامات يعني نشانة جاء آيات كان دقون زي ما بس آيات كان تورات به نسرا وكان تورات به سلطانش أو معجزانة بن كبيبن كوتانا كيتي دستكيتي وكومالك معجزي ديكش روانا ما انكرت موسى بكومالك بلغو وسلطان نشانة وقدالي معجزي رونو آشكرا بوشوه ما نارت إلى فرعون بولاي فرعون هامان وقارون طبعا فرعون ده صلاة داري كم بو هامان وزيري بوا ببي أو كي بي أو وزيري شر والدفاع وخلق سزادان وتعذيب داني بوا قارونش وزيري مالية وداراية كي بوا كها لسورة قصص داباسي دكاكا هل باري أوي يعني كليلي خزينة كاني بسن باري قورو زبلاه هل نجيراو نك زيركي كليلكي ها كليلي خزينكاني فقالوا بيك وقوتيانسي ساحر كذاب يعني موسى هم ساحرة هم دروزنيش يعني تو خفد مخو موساش بيشتواي بيقوتراوا بتفرستكاني ما كش بپیغمبري عندك ساحر عندك زاركان عندك دروزن يعني پیغمبركاني كش همان قسيان بيقوتراوا إلى فرعون برو بولاي فرعون بولاي هامان بولاي قارون كهامان وزيري بوا قارون يكيك بولا دولة من دكانو وقت الله سرمایه داركان فقالوا هموان بيك وقلت يان ساحر موسى جادوگره كذاب دروزنش فلما جاءهم كاتك هاد بويان موسى سلام إخوائي لسر بالحق براستي من عندنا للان خومانوا قالوا قلت يان سي فلما جاءهم كاتك هاد بولايان موسى سلام إخوائي لسر براستي وللان إيموا كوقت الله دينكي للان جادوگرەکانەوە قبول کرا خەڵکێکی زۆر ئیستیجابەی هەبوو و خەریک بوو دەسەڵات و کۆشتی فیرعەون و دار و دەستەکەی فیرعەون دەلەرزی
فرعون بڕیاری دا فقالوا گوتیان اقتلوا بکوژن ئەبناء الذين آمنوا معه کوڕ و منداڵی ئەوانەی کە ئیمانیان هێناوە لەگەڵ موسا پێغەمبەردا وەستەحیوا بە زیندویش بیان هێڵنەوە نیساءکم ژنەکانیان. شتێکی دیکەمان هەیە ئاگاتان لێ بێ ئەوە جیاوازە پێشەوەی موسا لەدایک ببێ کات خۆی فرعون قەرارێکی هەبوو بوو نێرەکان بکوژێ و مەیەکان بهێڵێتەوە، بەڵام لەو کاتەیەوە کە موسا چوویە ماڵی فرعون حاڵین تەمان فرعون و ماڵی فرعونی خۆشی تێکەوت کە موسا منداڵیان نەبوو بۆتە منداڵی خۆیان و گەورەی دەکەن لە خۆشی ئەوەی بڕیاری کوشتنی منداڵە بەنو ئیسرائیلەکانی هەڵگرتەوە. حاڵین ئەوە دوای ئەوەی موسا دەبێتەوە پێغەمبەر دەچێتە وڵاتی مەدائین و 30 ساڵی پێدەچێت نازام تەمەنی دەبێتە 30 ساڵ زیاتر وەک دەڵێ دەبێتە پێغەمبەر و خەڵک جوابی دەداتەوە جارێکی دیکە بڕیارەکەی سەر لە نوێ زیندوو دەکاتەوە بۆی شوێن کەوتوەکانی موسای زۆر نەبن بڕیار دەدەن ئەگەر بە گەورەکانیش نەوێرین و گەورەکانیش وەک دەڵێ لە ژێر دەستمان دەرچوون بانێڵین زاوزێ بکەن و زیاد بن شەڕی کەمکردنی ڕێژەکە بەداخەوە ئەو نەخشەیە بەسەر مسلماناندا بەبێ شەڕ جێبەجێ دەکرێ ئەو تەحدیدی نەسل و کەم منعی منداڵ و ئەوانە لە وڵاتی مسلمانان زۆر جار بە بەرنامەیە یعنی کاریگەری وەک دەڵێ ئەوەیە دروست دەکرێت بۆی مسلمانان نیسبە و ڕێژەیان زۆر نەبێ وما كيد الكافرين خوا دەفەرمێ بەڵام نەخشە و پیلانی بێباوەڕان إلا في ضلال تەنها لەسەر لێ شێواوی و لەسەر گەردانیدایە. فلما جاءهم كاتێک هات بۆیان موسا طبعا باسەکە باسی موسایە بالحق بەڕاستی لە شوێ ڕاهات من عندنا لەلایەن ئێمەوە قالوا گوتیان اقتلوا بکوژن ئەبناء الذين آمنوا معه کوڕ و وەچەی ئەوانەی کە ئیمانیان هێناوە لەگەڵیدا مەرزنی هەر بەنو ئیسرائیلی ببن چونکە زۆرێک لە ساحیرەکان قبطی بوون ئیمانیشیان بە موسا پێغەمبەر هێنابوو کوڕی منداڵی هەر کەسێکی ئیماندار لەگەڵ موسای کە کوڕی بوو بیکوژن وەستەحیوا بە زیندوی بیان هێڵنەوە ژنەکان لەبەرچی بە زیندوی بیان هێڵنەوە لەبەر ئەوە ناکە زۆریان حەز لێنە و پێیان خۆشە بۆی وەک دەڵێ خزمەتی خۆیانیان پێ بکەن وما كيد الكافرين نەخشە و پلانی بێباوەڕان إلا في ضلال تەنها لە گومڕایی و لە خەسارەتمەندی و سەر لێ شێواویدایە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.